بینەران و بیسەرانی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی لە هەر شوێنێکن سڵاوی ئێمەتانەی بەوم کاتتان باش بۆ ئەمڕۆ پرۆگرامی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم. میوانێکی زۆر تایبەتمان هەیە لە شاری کەرکووکی ئازیزەوە هاتووە بەڕێزیان کاکە حەمەی شانۆن کە بەڕێزیان شانۆکار و دەرهێنەرن. ئەمڕۆ لای ئێمە میوانە قسە و باسەکەین لەسەر هەنگاوەکانی بەڕێوەچوونی حوتەمین فیستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام لە کەرکووک. کاکە حەمە بەخێر بەی سەر و سەرچاو. زۆر سوپاس بۆم دەکەتە بۆ میوانداری قشنگە. سڵاو بۆ بینەرانی کەناڵی سلێمانی تیڤی، سڵاو لە خەڵکی کوردستان، سڵاو لە جوانی شاری سلێمانی و لە ئێواری سلێمانی. سپاس دەکەم کاکە حەمە. سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێەکەم، پێم خۆشە بزانم حەمەی شانۆ ئەم نازناوە نازناوی هونەری خۆتە خۆت بە خۆتە داناوە یا خۆت هاوڕێ شانۆکارەکانت هاوڕێ هونەرمەندەکانت ئەم نازناوەیان بە تۆ بەخشیوە؟ دیارە هەڵگرتنی هەر نازناوێت ئەوێ ڕنگدانەوی لە ژیانت، لە کارەکانت، لە ڕۆحیەتت دروست کات. منیش کاتێکە خەونمەوە بوو بڕۆم شانۆ بخوێنم، خولیای ئەومە بوو هونەری شانۆ بخوێنم، یان سەرسام بوو کاتێ منداڵ بوو بە ئەکتەرەکان بە هونەری شانۆ. بەو کاتێ چوم بۆ سەرکردنی شانۆیەک خولیام تا دروست بوو. کات دواتر چوومە پەیمانگەی هونەرجوانەکان خوێندم، نازناوەکەی خۆم گۆڕی بۆ حەمەی شانۆ و بە ڕوحیەت و بە جدیەتەوە هەوڵمداوە کە هەڵگرتنی ئەو نازناوە مەسئولیەتی ئەو نازناوە هەڵگرم و بە پراکتیک کاری بۆ بکەم کە ئەو نازناوە شایەنم بێت. و ئێستاکەش زۆربەی هونەرمەندان و دۆست و هاوڕێیان شادیەوەکەن کە شایەنی هەڵگرتنی ئەو نازناوە. بزانم باسێوت کرد لە تەمەنی مناڵیە کە سەرسامی چەند کەسایەتێک بووی بەتای بە شانۆکارەکان. بزانم کێ بوون ئەو کەسایەتیانە و سەرسامی بە کامە هونەرمەند؟ من زۆربەی هونەرمەندەکان بۆ منە هونەرمەندە کووردا کان سەرسامیان بوومە، لەوانە مامۆستا ماهیر حەسەن کاتێ دراماکانیم بینیوە. هەیەک لەوانین کە من زۆر سەرسامیم بە ئێستاشەوە مامۆستا حوسێن میسڕی، دراماکانی مامۆستا حوسێن میسڕی. من کاتێ سێری ئەو درامان مەکە چ چیرۆک چ ئەتمۆسفێری ناو دراماکانیان سیناریۆکانیان زۆر تاسیری بووم. مامۆستا جیاد دڵپاک نوانەکانی سەرسابی بوو بە. باش بزانم بۆ بەتەنیا بۆ نمونە ئێستا مامۆستا حوسێن میسڕی ڕۆحی شاد بێ لە ئێستەژە ئەو موسەلسەلانە ئەو حەڵقانەی کە لێ درێتەوە خەڵک بە تامەزرۆییە سێریەکە. بزانم بۆ حەز ینی زیاتر ئەوان چونکە لە کەرکووکا ژیاون زیاتر حەزت لێ ینی سەرسامی بە ئیشەکانی ئەوان؟ من ئەمیشاڵم کاتێک کە ناوی کەرکووک دێت، ناوی حوسێن میسڕی دێت، ناوی عەلی بەرداد دێت، ناوی کۆبەڵێ و دەربەت دێت کە ئەتباتەوە بەرەو کەرکووک، ئەتباتەوە بەرەو ڕەسەنایەتی ئەو شارەیە. و چیرۆک و کارەکاری حوسێن میسڕی چیرۆکن ئەڵقوڕاو لەناو ڕووداوەکاری گەربیان، لەناو ڕووداوەکاری کۆبەڵگەی کوردیەوە. یعنی کاتێک سەری درامایەکی حوسێن میسڕێکی تۆ کوردبوونت بیر دێتەوە، کۆمەڵایەتی بوونت بیر دێتەوە، جوگرافیا و شوناست بیر دێتەوە، کێشە کۆمەڵایەتەکانی خۆمانت بیر دێتەوە، خێزانی کوردی، فۆرمی خێزانی کوردی دێتەوە پێشتر. زۆر ڕاستە ڕۆحی شاد بێ، بەڕاستی ڕۆحی شاد بێت و هەمیشەش لەناومان زیندووە. هیوادارین هەمیشە هونەرمەندەکانی تر چاو لەو ڕاوت و ئاراستەی ئەو بگرن بۆ کارکردن. بەتاکید. بزانم ماوەی چەند ساڵە تۆ لەم بوارە کار ئەەکەیت و جێدەستت دیارە؟ زیاتر کارەکانت لە چیا خۆی ئەبینێتەوە؟ زیاتر وەک دەرهێنەر کار ئەەکەی یاخود وەکو ئەکتەر؟ دیارە لە یەکەم هەنگاومان کە چوونە پەیمانگەی هونەرجوانەکان دەستپێکردنی خوێندن بووە، ئێمە لەگەڵ کۆمەڵی مامۆستا دەستمانیان کرد، کۆمەڵە تیپی دەرەوە چونکە ئێمە سەرەتای ئەزمونمان بوو، کارمانە کرد بۆ یادەکان، بۆ بۆنەکان، لەوانە یادی ئەڵەبسا، یادی ئەڵەبجا بگورن، کارەساتی ئەنفال، یادەکانی نەورۆز، ڕاپەڕین، ئەو بارودۆخانیکەوە ئەنوکەی بوون ڕوویانەدا ئێمە شانۆگەریمانە کرد، بابەتی ئۆشاریمانە کرد. ئەمانە بوون ئەنگاوی سەرەتای دەستپێکی کارکردنی من. و دواتر لە دوای خوێندنی دەرهێنانی شانۆییەوە بە کاری شانۆیی تر باکرد، لەوانەیە یەکەمی ئەزبوونی بواری دووسید و دەرهێنانم شانۆی لە چوارە بۆ کەڵپەی ئەبەدی بوو کە بابەتەکە بابەتێکی شانۆی فێبەدیستی بوو، لەسەر دۆخ و دۆزی ژن، کێشەی ژن، پرۆژەیەکی بابەت بوو لەسەر ژن. ئایا ژن لەناو کۆمەڵگەیە بەیە چ دۆخێکیەیە؟ بابەتەکێ بە لێەوە دەستپێکردیەکە بەگا و کاری دەرهێنانم بۆ دووسیری شب لێەوە بەرەبات. و ئێبەوە گروپ و تیپێک دابەزران لەگەڵ کۆمەڵێک ئاوڕێیە بە ناوی گروپی شانۆی دیالۆگەوە، کۆمەڵێ بنەبا و بیکاریزمی کارکردنماندانە کەوا هەوڵ دەی کەسانی دەروی پەیمانگە، ینی کەسانی کە پەیمانگای دەخوێنەوە بیانێنین
حەزیان بۆ شانۆیە بەتایبەت ئەوانی کە حەزیان بۆ شانۆیە بەتایبەت ڕێک ئەوانی کە عشقی شانۆن ئەوینداری شانۆیان کەسانی کێش پەیمانگای نخوێندووە بەڵام بەردەوام کاری شانۆکەن بەردەوام بینەری کاری شانۆکانن چونکە خاوەن عشقێکی قوڵی شانۆیی ئەوانی ئەو هەلەیان بۆ نەڕەخساوە وەکو تۆ بیخوێنن بەتەکیت ئێمەش ئەبێت هەوڵدنەوە و زانم دۆزینەوە ئەو کەسانی هەلیان بۆ نەڕەخسا و ئەلیان بۆ بڕەخسەنین بیارێتی لە پێشەوە کاریە لەگەڵا بکەیت و بتواری بیا دۆزیت چونکە باوەڕ بواە یعنی گەنجی کورد توانی زۆر باشەیە لە دوای گەنجی کورد کیژی کورد زۆر وزەی باشی هەیە توانی بە بیا دۆزیت و بیاری پێش و پێگادریا بۆ بکەیت پەروەردەیە بکەیت بتواری بیاکەی بە ئەکتەری سەرکەوت و ئەکتەری پەروەردەکراو باش بزانم باسێکی کورسیەکانی کاری هونەریم بۆ بکە بە تایبەت کاری شانۆیی لە کەرکووکا لە ئێستاە چۆن ئەیبینی کێ یارمەتی دەرتانە چۆن ئەتوانن کارە شانۆیەکان ڕایی بکەن بەڕاستی هونەر خۆی لەم وڵاتی قورساییەکی زۆر زۆری هەیە چونکە بەوەی کە ئێمە هونەر پشتگیری ناکرێت یان هونەر نەبووە شتێکی گرنگ بۆ ژیانی خەڵک ینی تەنانەت لە هونەرمەندانیش بۆی کە بوارێگرنی هونەر پیشەی دووەمیەتی ئەمە من ڕخنێک بۆ هونەرمەندانی ما بێ هونەر بکەینە پیشەی یەکەممان هونەر بکەینە بەدیلی ئەمیشەییمان بۆ ژیان بەدیلی ئەمیشەییمان بۆ سیاسەت بەدیلی ئەمیشەییمان بۆ هەموو شتێک کاتێ ئەتوانین هونەر بکەین بە کەرتور ئەتوانین لە ڕێی هونەر و کاریگەردانی کە هونەر کاری یەکە بابێت بەڵام لەبەرەوەی لە وڵاتە هونەر بەهایەکی وهای نییە یان لە لای خەڵکی ئەم وڵاتە هونەر کراوەتە شتێکی جوانکاری یعنی ئەگەر نەچی و بچی بۆ کارێک شانۆی گرنگ نییە لای نەچی بۆ کۆنسێرتێ نەچی بۆ کۆڕێکی مۆسیقا نەچی بۆ کتێبی نەخوێنیتەوە لای گرنگ نییە یعنی ئەگەر نەشیکەی کتێبیش نەخوێنیتەوە نەچی بۆ سەیری شانۆ بینەری شانۆش نەبی لای گرنگ یان تۆ هەر توانی بژی ئێمە ئەبێ ئەو بابەتە دروستکەین کە ئەبێ ئەگەر تۆ شەنەت بینەری شانۆ نەبووی خوێنەری کتێب نەبووی ئاهلی مۆسیقا و ئاهلی جوانی و ئاهلی کتێب نەبی تۆ کێشەتێ تۆ مرۆڤێکی تاو تەندروست نیت ئێمە ئەبێ ئەم کەرتورە بڵاوکەینەوە بەڵام لە ئێمە ئەوەی کەوا بە نەخۆش و بە بریندار و بە ناتەواو و یان تەنانەت هەندێک کات بە ئەڵێنەوانە تاوانی شێتن یعنی چەند جار ئەمە بە هونەرمەند ئەڵێنەوانە کەسانی پاشن یان کەسانێک مەڕێزمە بە هەموو هونەرمەندان ئاوا وترە لایەن کۆمەڵگەیەوە ئێمە ئەبێت بەڵام لە کاتێک ئەو خەڵکەکەی ترە ئەو خەڵکەی کە ناخوێنەوە ناتەواون ئەو خەڵکەی کەوا جوانیەکان نابینن سروش نابینن چێژ لە ژیان نابینن ئەوانە ناتەواون هونەر هەمووی بە هەر شێوەیەک بە هەر جوانە تر ئەوە بیرکردنەوەی هەر کەسێکە تایبەتە بەخۆی بەڵام لە ئێستاە بە خۆشحاڵیەوە هەست دەکەم خەڵک هونەری زۆر خۆشەیە خەڵک زۆر بەلایەوە گرنگە بچە بۆ شانۆیەک ئەتوانم بڵێم وردە خەریکە ئەبێ بە کولتور ئەوە ینی خۆشحاڵانە خەریکە ئەبێ بە کولتورێک خۆشحاڵانە ینی مامۆستا ئەو نەوەی نوێیە نەوەی پاشڕاپەڕی نەوەیەکن ئەهلی جوانی ئەهلی خۆشەویستین ئەهلی داهێنان تەکنەلۆژیا سۆشیال میدیا گەڕانن بە دوای جوانەکان ئەهلی سینەمان ئەهلی موزیکن ئەهلی کتێبن ئەهلی نووسین و وەرگێڕان و ئەدەبیاتن ینی ئەم نەوەیە تەسەوڕەکەم نەوەیەکی زۆر پێرفێکتی باش بێت لە هەندێک ڕۆڕاستە کۆمەڵێک سیفات و کێشەی تر و دیاردە هەیە لە ناومنەوەیە بەڵام لە پاڵەمانەوە گروپێ نوخبەی و دەستژێرێکی زۆر باشەیە کە بەجددی هەوڵەدن خۆیان پێ بگەن ینی نەوەیەکم خۆیان پێگەن ڕەنگەنەوەی پێشتر لە ڕێگی کرد دابوونەریت و ماڵ و باوک و دەستگە پەرودەکان خۆیان بگەن بەڵام ئەم نەوەیە خۆیان لەسەر پێیان خۆیان وەستاون کە نەوەیەکن زۆر جێی ومێدن نەوەیەکن زۆر جێی بڕۆ متمانن بۆ ئایندەی کۆمەڵگەی کوردی باش بزانم باسی نوێترین کارتم بۆ بکە کە چەند ڕۆژێک پێش ئێستا لە شاری کەرکووک نمایش کراوە دیسپلین و سزا بزانم ناوەڕۆکی ئەم ئیشە باسی چیەکە چەند ئەکتەر بەشدار بوون و لە بەرنامەتان نییە ئەم نمایشە لە شارەکانی دیکە بۆ نمونە لە سلێمانی لە هەولێر چەند ڕۆژێک نمایشی بکەیت شانۆی دیسپلین و سزا کە کاری نووسین و دەریانی خۆم ئەنجامدا بووە هەروەها ڕۆڵیشم تێدا دەبینی 6 ئەکتەر لەم نمایشەیە ڕۆڵیان نەبینی کە هیچیان ئەکادیمیش نەبوون بەڵکو لە دەرەوەی پەیمانگەی نووسینەوەتە شانۆیان نەخوێندبوو بەڵام ئاوەکوتمان عشقی شانۆ ئەوین شانۆ بوون وزەکانمان کۆ کردەوە هێنامانن لە ماوەی 2 مانگا مەشق و ڕائێنان و لێگەڕین و خوێندنەوە و مەشقی کردەییمان کرد دواتر توانیمان نمایش بکەین نمایشەکە زۆر بەسەرکەوتووی بوو ناوەڕکی شانۆیەکەش باسی ڕخنەکردنی سیستەمی سیاسی و دەسەڵات و دەسەڵاتدارێتی و دیکتاتۆر و دیکتاتۆریەت و ڕخنەکردنی سیستەمی کۆمەڵایەتی کۆمەڵگەی کوردی بوو کە لێسەیە بینی ئێستاکە کۆمەڵی کوردی بەر لێشاوێکی زۆری دژە جوانی کەوتووە بەر کۆمەڵی هێز کۆمەڵێ دەستەبژێر دروستبوونە جوانی کوژن کۆمەڵە دەستەبژێر دروستبوونە بەربارانی جوانی
پەرستانەکەن جوانی پەرستان لە ناو ئەبن ئێمە ناوڕۆکی کارەکەمان لەسەر ئەوە بوو و هیوادارین چەند هەوڵێکێ بە هاوکاری سندیکە هونەرمەندانی کوردستان هەوڵ هەیە دەست پێشخەریە کە بە نمایشکمان بین بۆ شاری سلێمانی و پاشانیش بۆ شاری هەولێر ئێمە لە هەوڵەکانمان بەردەوامین هیوادارین هەوڵەکان جێبەجێ بێت و بتوانین لە شاری سلێمانی خۆشەویست و لە پایتەختی ڕۆشنبیری و پایتەختی ئەدەب و هونەریش نمایشکەین و شاربینەوە بە بینەرانی ئەم شارش. دەستان خۆش بە ئیشێکی زۆر باشە. بزانم زۆرێک لە هاوڕێ و هاوپیشەکانت دوای بینینی ئەم شانۆگەریە باس لەواکەن ئەڵەن کاکە حەمەی شانۆ لەسەر ڕێچکەی جیهاد دڵپاکە یاخود وا بڵێم کە جیهاد دڵپاکێکی دیکە بە ڕێگەوەیە. بزانم تۆ ئەم وەسفەت چۆن ئەبینی پێت خۆشە کە خۆش لە یەکەم پرسیارە باسی ئەوەت کرد کە سەرسامی یەکێک لەو کەسانی کە باست کردو کە سەرسامی پێی هونەرمەندی خوا لە خۆش بوو جیهاد دڵپاکە. بزانم ئەم هەستە چۆنە لای تۆ؟ ڕاستی ئەمە هەستێکی زۆر ڕادیکاڵانەیە شۆڕش گێڕانەیە لە ناو منایان هەستێکی بەڵام زۆر جۆش خۆش و ئاندان و دروستکردنە وە شانازی شەکەم کە وا پێڵەن ینی ئەو خۆی شانازیە فەخرە ینی ئەم خاتەوە ژێر بەرپرسیارەتی و سنگینێکی قورستریش کەوایکەوە مەسئولەتێکی زیاتر و ئەرکدارترمانەکات بەرامبەر پرۆسی شانۆی پرۆسی نوانی ڕۆتی هونەری لەم شارە کاتێکە پێتەوترێتەوە لە فڵان کارکتەر لە فڵان کەسایەتی ناو نواندن و ناو شانۆ ئەچیت ئەرکەکەت قورسترە بێت دەبێت چ لە ڕووی پەروەردەییەوە چ لە ڕووی ئاکاریەوە چ لە ڕووی مەبدەئی و ئەو شاریەوە بتوانیت خاون ئەو متمانەی بیکەوە پێتە بەخشن خاونی ئەو نازناو بی کە پێتە بەخشن خاوەنی کە پێتە بەخشن. باش بۆ ئەوی ناگەڕێنیتەوە کە کاریگەری ئەوت لەسەر بەتاکید هەر ینی هەر کەسی ئەگەر زۆر بینەری کاری کەسێ بە یانونەیەکی بنەوانی کە زۆر بینەری کارەکانی مامۆستا جیهاد دڵپاک بوومە خوددا لێ خۆش بێ ڕۆحی ڕەوانی بەرزە فڕووی شاد بێت لە دراماکانە زۆر تاسیری ئەومە بوو ئەژمونی ئەوم زۆر بەسەر بووە جوڵەکانی دەربڕینەکانی ڕفتارەکانی یعنی من چەندجار لەو ئاوڕیانی کەوا لە درامایە لەگەڵ مامۆستا جیهاد بوونە لێیان پرسیوە ئایا مامۆستا جیهاد دڵپاک چۆن بووە تووڕێیەکانی ڕفتارەکانی ینی سێرچ بۆ ژیانی مامۆستا جیهاد کردووە ینی ئەو وەسفەشی کە پێم باشە من ئەخاتەوە ژێر ئەرکێکی قورستر کارکردنێکی قورستر لە نێو دنیای شانۆیە. باش بزانم لە دیمانی کاباس ئەوە باسی لەوە ئەکەی کە خوێنەرێکی باشی و دەسی نووسینت هەیە بزانم ئەو کتێبانە چییە کە زیاتر حەز بە خوێندنەوەی ئەەکەی وە تا چەند لەگەڵ ئەوەیە کە هونەرمەند بە هەموو جۆرەکانیەوە کە باسی هونەرمەند دەکەین تا چەند گرنگە باگراوندێکی سەقافی هەبێت؟ بەدڵنیایە زۆر زۆر گرنگە هونەرمەند باگراوندی بێت. هونەرمەندی بێ باگراوند هونەرمەندێکی بێ خەیاڵە، هونەرمەندێکی بێ باگراوندی معریفی هونەرمەندێکە ناتوانێت دیاردەکان و ئێستا و ئایندە و مێژوژ و خێنێتەوە و هیچ ئاگایەکی لە کۆمەڵگەکەشی نابێت. ئەو یەکێک بەشێکی کێشەی زۆربەی هونەرمەندی ئەم وڵاتەیە و هونەری و تەنانە نووسەر شەیە خۆی ناخوێنێتەوە تەنیا نووسێت. ئەمە کێشەی گەورەی بەرەوکی هونەرمەندی یاری گرتووە یا خۆی تەقانەکە تەنیا بۆ یەک بوار بخوێنێتەوە. هونەرمەند یانیستەکە من لە ژیانی خۆمە فرەبوار ئەخوێنمەوە بۆ نمونە ژانر شێعر ئەخوێنمەوە ڕۆمان ئەخوێنمەوە ڕەخنە ئەخوێنمەوە بابەتی سیاسی مێژووی هونەری چیرۆک هەموو بابەتەکان فەلسەفە ئەخوێنیتەوە. تۆ پێویستە لە هەموو بابەتێک بخوێنیتەوە بۆ ئەوی ڕۆشنبیری گشتگیربی بە تایبەت وەکو شانۆکار و دووەم جار وەکو دەرهێنەر ئەبێ خاوەن ڕۆشنبیرێکی گشتبیربی لە هەموو بوارەکانە لە بوارەکانی کۆمەڵناسی کوردناسی ژنناسی مرۆڤناسی مافناسی ئەبێ لە هەموو بوارەکانە شارەزاییت ئەبێت تاکو بتوانی بزانی لەگەڵ چ کۆمەڵگەیەک و لەسەر چ دیاردەیەک و لەگەڵ حاڵەت و دیاردەکانی ناو کۆمەڵگەکەت ئیشکەیت و لێگەڕین و کون پشکنیکەی. کاتی ئەگەر هونەرمەند نەیتوانی باگراوندێک معرفی بخۆی دروستکات ئەمیشە لاوازە. بەڵام لەم وڵاتە مامۆستایانی ئەوەی جێدا ئێمە باگراوندی معرفە لامان وایە بڕوانامەیە لامان وایە ڕزلێنان و پارچە کاغزێکە بەڵکو باگراوند و بەهێز و ئەو هێزی کە لە ناومانوەیە لە ناو سەرمانە لە ناو ڕۆحمانە ئێمە خوێندنەوەمان لێکات ببینە هێزێکی زۆر پۆزتیڤ ببینە هێزێکی زۆر وزەبەخش و بۆ هونەرەکەش ئانمانەدا. یعنی ئەگەر تۆ نەتوانی بخوێنیتەوە ئەگەر ڕۆمانە نەخوێندەوە ئەگەر خاوەن فانتازیایەکی جوان نەبووی خاوەن هۆشارێکی باش نەبووی لە زمان و کەرتول و ئەدەبەکەی خۆش شارەزان نەبووی ناتوانی شانۆی بکەیت کەوا سنووری وڵاتەکەش تێپەڕێ ناتوانی شانۆی بکەی خەڵک بە دیارتەوە دانیشێت و بێزان نەبێت ناتوانانی شانۆی بکەی تێکەڵی خەڵک بێت و بڕاتەوە ناو خەڵکە و خەڵک پێشوازێکی گەرمی لێ بکات. بۆیە معنی من ئەمیشە ئەو ڕخنەیەکە ئەڵم بۆچی
هونەری ئێمە ناتوانێت سنوورەکان تێپەڕێنێت هونەری ئێمە یان زۆر کات خەڵک لی دابڕاوە درامە ئێمە ئەم درامە نوێیانە خەڵک لی دابڕاوە لەبەی ڕەنگە بۆی نەبوونی کەمی باگراوندی معرفی بێ ئەو ناسینە قوڵەی ئێمە نەبێت بۆ ناو کۆمەڵگەکەمان زمانەکەمان کەلتورەکەمان ئەدەبەکەمان ینی پێویستە هونەرمەند شعر بە خوێنەرێکی باشی شعر بێ خوێنەرێکی باشی فەلسەفە بێ خاوەن ئاگایەکی قوڵ و ئورد و درژ بێ لە مێژوو لە ئایندە لە ئێستا فەیلسوفەکان بناسێت تێکەڵی دنیای فەلسەفە بێت تێکەڵی دنیای شعر بێت چونکە هونەرمەند بەردەوام پێویستی بە خوێندنەوەی یانە بێت ئەگەر خەڵکاسایکە ڕۆژی کاتژمێر بخوێنەوە ئەبێ هونەرمەند شانۆکار بە تایبەت ئەبێ ڕۆژی 4 ساعت بخوێنێتەوە زیاتر لە خەڵکی ئاسایی بخوێنێتەوە چونکە ئەو بەبێت معریفە ناتوانێت بەبێ ڕوحیا بەبێ خەیاڵ ناتوانێت شانۆ پەیوەندێکی قوڵی بە خەیاڵەوە پەیوەندێکی زۆری بە وێنا دروستکردنەوەیە تێکەڵەیەکە لە شعر تێکەڵەیەکە لە فەلسەفە پێکاتێکی تێکەڵاوە لە بوارەکانی هونەر و مۆسیک و ڕۆمان و شێوەکاری و کۆی هونەرەکانی تر بزانم باسێکی کۆتا فیستیڤالم بۆ بکە کە هەنگاوەکانی بەڕێوەچوونی فیستیڤاڵی شانۆی شەقام چۆن بەڕێوە ئەچێ و کەی بەڕێوە ئەچێەوە چەند شانۆ بەشدارە تەنها بە زمانی کوردی بەشداریەکەن یاخود بە زمانی عەرەبیش فیستیڤاڵی نێودەوڵەت حوتەبین فیستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام لە شاری کەرکووک لە ئێستایا دەستی بە کارەکانی کردووە بڕیارە کە 19 مانگی 11 بە فەرمی نمایشەکان دەست پێ بکات و کەرنەڤاڵی نمایشەکە ئەنجام بدرێت لە ئێستایا 21 نمایش بەشداری کردووە نمایشەکان نمایشی دەروی وڵاتی تایە نمایشی هەر 4 پارچەی کوردستانی تایە لە ڕۆژهەڵات لە ڕۆژاوە باکوور باشوور بەشدارن لە دەروی وڵات لە وڵاتە عەرەبیەکان بە تایبەت بەشدارن لە شارەکانی عێراق بەشدارن کۆکراوێکی تەواو هونەریە کەرنەڤاڵێک گەورە و هەیەجانێکی گەورە بێت لە شاری کەرکووکە نمایشەکان بە هەموو زمانەکانە تەنانەت ئێرانی وە چەند وەرکشۆپێکیش لە میانەی فیستیڤاڵەکە ئەنجام بدرێت کە یەکێ لەوانە ڕایەنەرێکی ئیتاڵی هاتۆ بەشدارە بۆ شانۆی پانتۆمایم و ڕایەنەرێکیش لە مەریوانەوە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەشدارە بۆ شانۆی شەقام دۆ وەرکشۆپیشمانەیە و چەند سالاکێکی تریشمانەیە لە ئێستا دەستی بە کارەکانی کردو بەم نزیکانە بە فەرمی ڕاگەیەندرێت ئامادەکاریەکانە تا ئێستا ئەستەکەم کاتێکی ئەوەی نەماوە تا ئێستا چۆن ئەیبینیت ئامادەکاریەکان ئێستا زۆر باشن تاوی ستافەکانی فیستیڤاڵ لە هەوڵ و کارکردنی بەردەوامان تا درنگانی شەو کارەکان زۆر باشن و پێشوازێکی خەڵکیش چاوەڕوانێکی زۆری فیستیڤاڵی هەیە شوێنەکەتان دیاری کردووە لەکوێ ئەکرێت شوێنەکان لۆکیشنەکان هەر نمایشە و لە شوێنێکرێ بەڵام وەکو هەموو ساڵێ دەستپێکردنی فیستیڤاڵ و کەرنەڤاڵی فیستیڤالەکان نەتوانین بڵین کەرکووکەکان واڵێن زەماوەندی کەرکووک جەژنی کەرکووکەکان لە شەقامی حەسیرەکەەوە دەست پێکا بە ڕێپێوانێک و هەنگ و کەرنەڤاڵێکی گەورەی موزیک و هەڵپەڕکێ و گروپی کەرتوری بەرەوسەرتەری ڕۆشنبیری بەڕێکەوین و لەوێ بە فەرمی فیستیڤاڵەکە ڕاگەیەندرێت باش بزانمت وڵاتانی دەرەوە ئەوانی دەرەوە چه وڵاتێک بەشدارن وڵاتی ئیتاڵیا بەشدار وڵاتی تونس لوبنان بەشدارن لەم فیستیڤاڵەیە میسر بەشدارن وەجالەوە پارچەکانی تری کوردستانیش بەشدارن و فیستیڤاڵەکە زۆر دەوڵەمەندە ئەم ساڵ فیستیڤاڵێکی زۆر قەشەنگ و گەورە و هەیەجان و ڕووداوێکی گەوری هونەریە بێت لە کوردستان بزانم تا چەند ڕێژەی ئافرەت لەو فیستیڤاڵە بە هەند وەرگیراوە ینی حەقی خۆی دراوە تێ ڕاستی تەنانەت بەشێکی زۆربەی سەرپەرشتیاری ستافەکان یان سەرۆکی ستافەکان ئافرەت و ژنن بەڕێویانە بن وە گروپی شانۆی هەوارکە هەوارخان خۆی سەرپەرشتیاری کارەکانەکە مامۆسانەژان ینی زۆربەی ئەو ستافانەی کە دروستکراون بەشێکیان ئافرەت و ژن بەڕێوێ بن و ئیدارەی ئێدەن ئەمەشتی خود دڵخۆشیە بۆی بەتەکیید بزانم لە کۆتاییە خەڵاتتان هەیە لە فیستیڤاڵە خەڵاتی باشترین ئەکتەری کۆر خەڵاتی باشترین بیرۆکە خەڵاتی باشترین نمایش خەڵاتی باشترین ئەکتەری کچ و کوڕمان دیاری کردووە وەجیا لەوەش ئەم ساڵ مامۆستا نمایشەکان جیاکراونەتەوە تا نمایشمان هەیە سێ فیستیڤاڵمان لە ناو فیستیڤاڵە کۆکردو فیستیڤاڵێک تایبەت بە مناڵان فیستیڤاڵە تایبەت بە شانۆی شەقام فیستیڤاڵێکی تریش بێت تایبەت بە ئەوانەی کە لە بواری ئایندەیان لە بواری پێشکەوتنخوازی کارەکەن زۆر باشە من زۆر خۆشحاڵ بووم کاکە حەمە ئەمڕۆ لە نزیکەوە بەڕێستانم بینی بۆ ئەم فیستیڤالە زۆر خۆشحاڵم هیوادارم ئیشی زۆر باشتر بکرێ ئێوە
چەنگەنجێکی خوێنگەرمن لە شاری کەرکووک ئەم ئیشاناکەن دەستان خۆش بۆ ماندوو نەبن شتێکی ئەو تۆم نەماوە گەشتێکت ما بێ لە کۆتاییە پێم خۆشە باسیکەیت سوپاس بۆ ئامادەبوونت دووبارە سوپاسی ئەو کەساناکەم کە ئاوکاری و نەرمەندانن پشتگیری و سەپۆرتی و نەرەکەن لە وڵاتەیە جێ ڕێزنس جێ ستایشن چونکە ئێستای کۆمەڵگەکەمان ئیتر پێویستی بە چەک و کوشتار و جەنگ نەماوە پێویستی بە هونەرمەندانن سڵاومێ بۆ هەموو نەرمەندێک داواکارم خۆڕاگر من لەم دۆخەی کەوا هونەر لە بوارێکی سەختدایە لە بوارێکی تەنگ و چەڵەمەدا وادارم بەردەوام بن هیرادیان هەبێت ئەتوانین ئەم وڵاتەکەمان بکەینەوە بە وڵاتی ئەدەب و قوتابخانەی پێشکەوتن و سوپاسی سپۆنسەری کارەکانمەکەم لە شانۆ دیسپلینوسدا سوپاسی سەندیکای هونەرمەندان لەقی کەرکووکەکەم سوپاسی ڕێکخراوی ئازادی لاوانەکەنکەوە ئەمانە لە شاری کەرکووکە پشتگیری هونەرمەندانەکەن پشتگیری چینی توێژی خوێنەر و ئەدەب دۆستانەکەن و سوپاسی هەر کەسێ سوپاس بۆ کەناڵەکانی ئێوەش کەناڵی سلێمانی کە ئەم دەرفەتا ڕەخسێنێ بەردەوام شاعیران و ئەدەب دۆستان و میوانان بانگەکە لە ستۆدیۆکەی خۆی چونکە ئێستا میدیای کوردی بەشێک لە میدیاکان لە ئەخلاقیەتی کارکردنیان هونەر و ئەدەبیان فەرامۆش کردووە یان لە بیریان خستۆ ڕەنگە مەشڕۆڵێکی ئەبێت بە مەبەستاریان بێ مەبەست بەڵام کە کەناڵێک ئاوا ستۆدیۆکی خۆی کاتە ماڵی هونەرمەندان ئەی کاتە شاشەی هونەرمەندان ئەمە جێی بایەخە ینی کەناڵە بێت کفتە و شفتە خەریکی لێنانی کفتە و شفتە بێت و چەندین کاتژمێر بەم بەرنامە تەرفیعانەوە سەرف کات مەخابن بەڵام کەناڵەوە سلێمانی کەجێ سوپاس و ڕێزا من سوپاسیانەکەم کەەوە بەڕامەیەکی قەشەنگ و ئێوارەیەکی قەشەنگ بۆ خەڵکی سلێمانی و هونەرمەندانی سلێمانی سازەکەن سپاس بۆ بارستان مەمنون زۆر سپاس بەخێبی سەر و سەرچاو تا پرۆگرامی تر هەر شاد بن کاتێکی خۆش بۆ هەموو لە هەکتان